ناکاتی ئەتوانی ئەم ڕەگە بریسکەم بەی تێیشین بە سەرچاوەسە بۆ داگرم ڕەنگیشی دەویست؟ بەڵێ جا تۆ ئەمە بۆچی ئەزانیم شتانە دروست بکەیت؟ بەڵێ لە چیا بەکارهێنی؟ دایکم ئیشی مەوادەکە دایکم سیۆن قاپی چکولی دروستەکە منیش ئەوە بۆ دایکمە بۆمەوە لەبەرەوە لە سەیری دایکم کردووە منیش فێر کاتە تۆش زانی درستی بکەیت بەڵێ. ئەتوانیت ژمارەی دایکتم بێتێ دوایی بێم بەرنامێکی لەگەڵاکەم؟ بەڵێ زۆر باشە کەواتە ئەمە زەرفەتێکی زۆر باشە کە خانمێکی دەستڕەنگین بدۆزیتەوە لە بواری ڕایزنە بۆ ئەوەی کە ئێوەش بواری ڕایزن بداسن و زیاتر شارەزای بن پێکەوە بینەری ئەم بەرنامەی ئاژین بن. گوڵستان محەممەد ڕەسوول لە دایکبووی ساڵی 1992 خەڵکی شاری ڕانیە و لە سلێمانی دادەنیشێت. ساڵی 2016 بەشی کۆمەڵناسی لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. وەک توێژەری کۆمەڵایەتی کاری کردووە لە خانەی بێسەرپەرشتان. ماوەیەک بەڕێوەبەری دایانگەیەک بووە، دواتر بەهۆی ئەرکی دایکایەتی وازی هێناوە و ئێستا لە ماڵە خەتجیلانەکەی خۆی سەرقاڵی کاری ئیبۆکس و دروستکردنی مۆمە توانیوێتی لەو ڕێگەیەوە ببێتە خاوەنی داهاتی سربەخۆ. دەیەوێت لە پاڵ ئەرکی خانمایەتی خۆی بەهرە و تواناکانی بەگەڕ بخات و سەلیقەی هونەری تێکەڵ بەکارەدەستیەکانی بکات. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە هاتوومەتەوە خزمەتتان لە دەرفەتێکی تردا لەگەڵ خاتونێکی دەست و پەنجەڕەنگین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ئاژین کەویش گوڵستان خانە. بۆی گوڵستان خان زیاتر بناسین ئەمڕۆ سەردانیەکەین و ئێوەش لەگەڵ خۆمان باشی؟ مینە لە ماڵن بینە ژوورەوە دێ باوەڕ مینە ئەمڕۆ قسەمان بۆکەی؟ سەلام عەلەیک چەند گوڵستان خان باشی؟ زۆر سپاس مەمنون خۆشحاڵ بووم سپاس پێشتانەکەەوە سپاس دەکەم ئێوە باشن؟ سپاس میناگیان تو ژورداینشە لەگەڵمان دەنگ و باسە ئێوە چۆنن تەندروستان باشن بەخێر بەنیاخ مینەخانە ناسین لە بڕێ لە پێیجەکەی زۆرەی بینین زۆر قسە شیرینە بەڵام با گوڵستان خانیش بناسین زین پێ من گوڵستانم و دایکم خاوەنی سێ مناڵم بەکالێرۆسم هەیە لە کۆمەڵناسیە من خۆم خەڵکی ڕانیم بەڵام لە سلێمانیا زەواجم کردووە و جگە لە ئیشەکەی خۆم خەریکی کاری ڕایزنە ماوەدی ئیپۆکس ماوەی چەندێک کە بێ دەست کردووە بە ئەنی ئێستا تۆ بۆ لە بواری توێژەری کارت کردووە و ئێستا لە بواری ڕایزنی شاکار ئەکەیت ئەزمموی چەندێکت هەیە؟ تقریبان ساڵێکە ئەزمموی ساڵێکم هەیە لە بواری ماوەدی ئیپۆکسەکەیە وەکو کاری توێژەریش من پێشتر لە خانی بێسەرپەرشتان ئیشم کردووە و نزیک ساڵێک عەقد بووم لەوێ مودەیەکیش بەڕێوەبەری داهەنگەیەک بووم ئێستش بۆ حکمی ئەوەی کە مناڵم هەیە خەریکی مناڵەکانم بەڵێ لە ماڵەوە حەزم نەکردەوە بە بەتاڵی دانیشم لەسەر تا دەستم کرد بە ئیشی تاج و ئەمانە وەکو تاج میناخان کە خۆم بەڵێ ئەم نیشانەمە کرد وەکو تاج و ئەمانە دروستمە کرد دوای ئەوە حەزم کرد ئیشێکی جیاوازتر بکەم سەربەخۆت هەبێ جگەلەوە ئیشی چنینی وەکو مرو ئەوانە زۆر بوو حەزم کرد ئیشێک بێ کەمتر بێ ئەو کاتێک کە من دەستم پێ کرد کەم بوو بەڵێ بۆیە دەستم کرد بە ماوەدی بە کامیان ئاسوودەی کاری توێژەریەکەت کەت کرد یان ئەوە تا ئێستا کە کاری ڕێزنەکەی لە ڕاستیە من کاری توێژەریەکەت چووکە خۆم زۆر حەزم لە ئیشەکەی بوو
جگە لە کاری توێژەری هەردووکیان ینی هەردووکیان بەڵێ ینی زۆر تایبەت بەلامەوە کە لە هەر یەکێکیانە ئیشەکەم خۆم لە ئیشەکەمون نەکەم. گوڵستانخان ئێستا بینەرێک ئێمە ببینێ ئەڵێ ڕایزن چییە ئەو نەباسیەکەن یان هوەری کارکردنی ڕایزن چییە چی ئەگرێتەوە؟ بمەوەدی ئیپۆکسەکە من زیاتر ئیشی گەورە دروستەکەم وەکو مێزەکە و کاتژمێر تەپڵک ئیتر تابلۆ هەر شتێک کە ینی دروست کرێ تەنانەت ئەو شتانێک کە ئەیبینین لەسەر مێزەکە هەمووی جگە لە پردەخەکان کە کردراوە ئەوانەی کە هەموو ئیشی دەستی خۆ باش هەموو بابەتانە بۆ منە لە بازارەکانە هەیە چ تایبەتمەندیەکە بەخشی بم بابەتانی کە خۆت دروستیان ئەەکەیت ئەین بۆ منە تەپڵکێکە سەعاتێکە لە ڕاستیە تۆ تەپڵکێک دروستەکەی ئیشی دەست جگەلەوەی کە بڵێن ئیشی دەستە ئەتوانی بۆ نمونە بەرد گوڵی سروشتی یعنی ئەم شتانەی تیا بەکاربێنی شتەکان کە کاری دەستی بوو بە ئەکیدی تایبەترە وەک لەوەی کە بۆ باشە ئەزمونێکی باش لەمەیە کۆ کردوتەوە ئێستا ناسراوی بۆ نمونە بە خەڵک. سوپاس بۆ خوای گەورە ناسراوم وەکو ئەزممویش بەڵێ نزیک ساڵێکە ئەزمونم تای هەیە و زۆر لێرەوە حەسەکەم سوپاسی ئەوانەکەم کە زۆر پاڵپشتنم بە کۆمنتە جوانەکانیان یارمەتی دن. مادەم باسی پاڵپشتی خێزانت کرد پێم بڵێ پاڵپشتی خێزانەکە چۆنە بە دەرەجەی یەک هاوسەرەکەت ئەو خەڵکیش ئەو کەسانی کە بوون کارەکانتیان بینیوان زان کە کاری ڕێز نەکەیت. لە ڕاستیە من ئەڵێم هەموو ئافرەتێک پێویستی بە پاڵپشتی خێزانەکەیەتی من لێرەوە زۆر سوپاسی دایک و باوکم هاوسەرەکەم و خوشک و براکانم بە تایبەتی و کەسانی چواردەوروم نزیکم زۆر یارمەتی دەرم بوون و خەڵک بەڕاستی من ئەڵێم دائیمەن ئەڵێم گوڵستان ڕێزن بە ئێوە جوانە بە ئێوە من سەرکەوتوم تا ئێستا هاتووم بۆ قۆناغی کە ئێستا من ئەوان منیان دروست کرد پاڵپشتیەکانیان مەسجەکانیان ینی لە ڕێی تایبەتەوە زۆر مەسجم بۆکەن زۆر پاڵپشتیم ئەکەن بە کۆمنت و لایکەکانیان لە ڕێگەی پیجەکەمەوە زۆر سپاسی مینا ناکەی زۆری بین هاوکاری دەکا شتەکان تەناسێنە ڕاستەکەی لە ڕاستە من مینەم بۆیە لە پیجەکەم زۆر ئەڵێن بۆچی ینی مناڵەکە و لێستا من لە ڕاستە بۆیە مینا حەزی خۆیت لە سەرەتایە دوای ئەوەش من ئەمەوێ خەڵکەکە بزانێت کە ئەو ئیشە بەڕاستی خۆم دروستم کردو ڕستمێک نییە کوردێسی خاتونێ بەڵێ ڤیدیۆیەکی نییە بەڵێ نەمهێناوە ڕستمێک بێ ڤیدیۆیەک بێ من بێم داینم لە پیجەکەمە بۆیە لە ڕێگەی میناخانەوە شتەکانم ئەناسێنم بۆی خەڵک زیاتر دڵنیا بێت لە ئیشەکان. مناڵی ترت هەیە بێزگەر لە خاتومینە؟ بەڵێ سێ مناڵم هەیە دوو کوڕی ترم هەیە لەگەڵ میناخان گەورەکەیانە خوانەی بڕێ زۆر سوپاس دەکەم ئەوانیش زۆر یارمەتی دەرنم سوپاس بخوای گەورە مناڵی زۆر گوێڕایاڵن ینی لە کاتی ئیشکردنەکە میناگیان و کاک بارانی کوڕم و کاک ئارانیش ینی پچکۆلەکان کە پێی ئەڵێم خەریکی ئیشەکەم یەکسە خۆی ئەگەڕێتەوە ناتە ژوورەکەم بەڵێ زۆر پێم خۆشە چۆن لە پیجەکەەوە نەمیناها ناسان دەکا بۆ کارەکانت ئەمڕۆ ناسانێکی وامان بۆ بکە ئەم کاتژمێرەمان پێ ناسێنی وە چۆن لە پیجەکەی ناسێنی دەی زام چۆن قساکەی لە پیجە ئای دەست خۆش سەعاتێکیشی زۆر جوانیشە دەی بۆمان باسکە. سەلام عەلەیک دایکم ئەو سەعاتەی بەو شێوە دروست کردووە ئێمە ئەتوانین بەپێی خواستی خۆتان بۆتان دروست بکەین بەو شێوەیە ئێمە ئەتوانین گوڵی سروشتی تێکەین بەم شێوەیە. ئەمە چیتیا بەکار هاتووە باسیەوەمان بۆ بکە بەردا ئەی ڕەنگەکان ئەتوانین بۆ منە بەڕەنگی تر داوای بکەی ئەگەر ویستە؟ بەڵێ. ئەی دەسەکانە خۆش بێ کاتە تۆ ئەها هاوکاری دایک دەکەی؟ دڵ خۆشە بۆ نمونەبەوە؟ بەڵێ. زۆر باشە باشە گوڵستانخان میناگیان تەپڵاکەکاندانێ باشە گوڵستانخان چ ڕێگریەک هەیە بۆ خاتوونێک یانی زۆر جار کار دەسەکەین بەکارێک بێگومان لایەنی ئیجابی هەیە کەسانێک هەن تەشجیعمانەکەن قسەی جوانمان بۆ نووسن بەڵام لایەنێکی نەرێنیش هەیە کە ڕەنگە کەسانێک ڕخامان لێ بگرن بۆ تۆ چۆن بووە؟ لە ڕاستیان من ڕخنەی خەڵک پێم وایە من زیاتر دروستە بم لە بەرەوە من گوێ بەوە نایەم قسە باشەکان وەرەگرم و ئەو قسانش کە
تأثیری نەرێنی هەبێ لەسرم هیچ بیری لێ ناکەمەوە لەو شوێنەیە کە کۆمنتێکە هەرچەنە زۆر کەمە بەڕاستی من ینی لە سەرەتا شاوتم زۆر سپاسیانەکەم بەڕاستی من بە ئەوانەوە سەرکەوت و جوانم بەڵام ئەگەر هەش بێ بە شێوازێکی جوان جوابی ئێمە ئەگەر لە سنووریش دەرچوو ئەوە بلۆکیەکەم باش هەر خۆ دەستڕەنگینی لە خانەوادەکەتایان بۆ نە کەسی تر هەبووە خوشک چوزانم دایکت یارمەتیان نابی لە ڕاستیە کەسی تر نەبووکو لە ناو خێزانی خۆمە لە خوشکم و دایکم و ئێنا بەڵام باپیرم شتی دروست کردووە ئەنی تۆش لەنەوەی ئەوی تر بەڵێ ئیترماتە جیلوەت دەستەکانە خۆشێ فێر کردووە لە ئێستا هیچ کەسێکم فێر نەکردووە تەنها میناخان داو لێ ناکەن وەڵاهی وەکو داواکردن نامە ئەنێرم پرسیارەکەن بۆ نمونە ئەو مەوادە لەکوێ دەستەکەوێ یان شتێک لەو بابەتانە ئەوە لەکوێ هەیە یان بۆ وڵامیان ئەیتەوە ئەو هەتا ڕادەیەک وەڵامیان ئێمەوە کە پێویست بێت ئەنی هاوکاری کەسێکی ترەکەی بۆ ناگەر هاوکاری یەکەم بەڵام تا ئەو ڕادەی کە ینی لە توانای منابێن نەک دەستخۆش بچمە ناو ئیشەکەمەوە گوڵستان خان ئێستا کارەکە تەنها ئۆنلاینەیان ئەو تا شوێنێکت لە ڕاستە لە ئێستا بە ئۆنلاین شتەکان ئەفرۆشم لە ڕێگەی پێجەکەمەوە پێیجی گوڵستان ڕیزنە کە میهناخان لە هەموو ڤیددیۆکانە مینا چۆنەی نازێنی کە حەزەکەم من لە هەموو ڤیددیۆکانە دەرکەوم فۆڵۆنی پێیجی گوڵستان ڕیزنگەین بۆی من لە هەموو شتێکا دەرکەوم ئەی دەستخۆش کە جوانە ئەی لەگەڵ کاروباری ناوماڵا چۆنی ئەنی توانی تەبی گونجێنی لەگەڵ کاری ئەم دروستکردنی بابەتانە هەم لەگەڵ دایکایەتیمە هەم لەگەڵ کۆکو ینی خاتونێکە لە ماڵەوە ئیشی ماڵ و هەموو کاروباری ناوماڵی بەڵێ بەجددی کاتێکی زۆری شەباکاری لەگەڵەوە زۆر جار فەراغیشم بۆ دروست بێ بە کتێب خوێندنەوەیەکە کە کتێبێک کە خۆم حەزکەم ڕۆمانە زیاتر چیرۆکەکانیان ئەوانە حەزم لەیەتی کاتیش بوو مناڵ ئەکیت تەرخانەکەی بەکی تایبەتی زۆرە بەڵێ باکی دەروەڵام مناڵەکانیش ینی ئەبێت تۆ کاتی خۆیان لەگەڵا تەرخان کەیت بنەچێکیشتان هەیە لە ڕانیەوە بێ سەردام بکەنەوە بەڵێ ئەروەڵا ئەشتینەوە بۆ ئەوێ حەز لەوەیان لێرە ڕاستگۆ یانە پێمان بڵێ لە ڕاستیە هەم ڕانی و هەم سلێمانی هەردووکی وەکو یەکوایە بۆ من نیوەی تەمەنم لەوێ بۆ نیوەی تەمەنم لە سلێمانیا بووە ڕانیە تەمەنی مناڵیم خۆتەزانی شوێنی دایک هیچ شوێنێک ناکاتە شوێنی دایک کەوتت دایک ئیتر بە هەموو شتەکانیەوە جیاوازە و سلێمانیش ژیانی ئێستا من مناڵەکان و هاوسەرەکەمی لێ لە بەرەوە هەردووکی وەکو یەک وایە بەلای منەوە خۆش هەردووکی باش ئەم هەموو شتە جوانی کە دروست کردووە لە ناو ماڵەکەشتا هەمووی هەیە هەموو ئەو شتان یان ئێڵن دومێنێتەوە زۆر جارێک سەر لیان داواکەن لە ڕاستیە من ئەو ئیشانەی کە خۆم دروست یەکەم بە تایبەتی ئەگەر بەکاری بێنم نایدەمەوە دەست مشتری چونکە ئیشەکانی من لەسەر خواستی مشتریە لەوانەیە حەزکا گوڵە جۆرە گوڵێکی سروشتی بۆ بەکار بێنم کە من لە ئەوە بەکارم هێنابێ باشە بەس عنی بەس ئەمەمانە هەمی خۆتن هەموو ئەو شتانێک کە ئەیبینی قاپی میوەیە قاپی چارەسە قاپی نەخۆدانەی پێڵن بەڵێ ئەمانە مێز دەکات کاتژمێر تەپڵک شتی باشە دروست کردەوە هەموو ئەوانە ئیشی دەستی خۆمە بەڵێ شوێنێکی تایبەت داناوە لە ماڵەکەتا کە ئەم کارانی تیا دروست بکەیت لە ڕاستیا بێ ئەم ئیشە پێویستی بە شوێنێکی تایبەتین نابێت ینی کەس بچێتە ئەم شوێنە لە بەرەوەی ماوادەکە خراپە ینی سیرەکاتە سەر تەندروستی کاتەکە خۆت بە تەنیا کاری تیاکەی کە چی شتەکان بەڵێ خۆمە چمەش جوورەکە و ئیشی تیا ئێمە توانین بچینە بەڵێ فەرمو لەم شوێنە بچووکە ئەم هەموو شتە گەورە جوانە دروستەکەی بەڵێ ئەروەڵا لێرە دروستیەکەم ئیشەکانم لێراکەم
هەموو پێداویستەکانی تایە هەموو پێداویستیەکان کە خۆم بەکارێنم تایەتی. باشە ینی من کە وەرمانگر ئەو سینەی کە بۆ دروست کردین بۆ مە دەستکێشت بەکارهێنا دەمامکت بەکارهێنا هەر بەڕاستی پێویستی بۆوانە هەیە؟ بەڵێ بوو بە تایبەتی بۆ کەسانێک کە نەخۆشی ڕەبۆ خوددا ئەنێچکە تووشی کۆمەڵێن هینەتەکە نەخۆشیتەکە وەکو بۆ پێستیش بەر پێستت کە توش حساسێت و نەخۆشی پێستەکە بۆی ضرورە ئەوانە کاتە مەترسی لەسەر ئەو کەسە هەیە کە بۆ نمونە دروستی ئەکات یعنی بۆ نەگەر کەسێکی ئاسایش بە هەر پێویستە ئەو خۆ پارێزیانە بکات بەڵێ ئەگەر کەسێکی ئاسایش بێ پێویستە ئەوانە بەکاربێنە. چەندێک کات لێرە بەسەرەوەی مادام شوێنی دروستکردنی کارەکانتە ئەو بەڵام کە ئەگەر کات ئیشێکی گەورەم هەبێت بۆ نمونە مێز دروستکردنێک وەکو تەپڵەکێک کە درستیەکە بەلانی کەمەوە جاری وایە 12 کاتژمێر لە ژوورا بووم. 12 کاتژمێر جگەلەوەی کۆمەڵی قۆناخی ئەوێت تاوەکو ئەو مەوادە بەتەواتی دروستەکانی قورسەنیان بۆ منە پێویستی بەچیە؟ پێویستی بە ئاگرا ینی کۆمەڵە ڕێکاری خۆی هەیە لە کاتی دروستکردنیە ئەبێ بیگریتە بەر. باش ئەو ماوادانە لێرە دەستەکەوێن ئەو تا قورسن بۆ هێنانیان؟ وەڵاهی من بە حکمی ئەوەی ئیشەکانم ئیشی گەورەیە وەکو تەپڵەک و مێز و ئەوانە لێرە مەوادەکە دەست ناخەم لە دەرەوە ئەیهێنم و دوو جۆر مەوادیش بەکارێنم هەم مەوادی سینەکە بەپێی ئەوەی ئەو کەسانەی لەوانێت توانان نەبێ بەڵام حەزیان بە ئیشە ئەو ئیشە هەبێت و هیان بەلەماوە ئەتەوە بڵێ لێرە کوالێتیشمان هەیە هەمانە کوالێتی نزمە هەمانە کوالێتی بەرزە و ئەکید داعنی ئەمە کاریگەری کاتە سەر نرخەکەشی بەڵە بە ئەکیت بەڵە باکیت من وەکو نرخی ئەو شتێک کە خۆم ئەی خەمە سەر مەوادەکە لە هەردووکی یاکشتە بەڵام بەس کە گرانی و هەرزانەکەی بە پێی جۆری مەوادەکە ئەگۆڕدرێت. باش بەعام نرخیان گرانە هەرزانە گەر کەسێک بەڕاستی خۆی مەوادەکە گرانە ینی دەستخستنیشی بەڵێ بەڵێ تۆ گوڵی سروشتی تیا بەکاردێنی گوڵی سروشتی کۆمەڵە قۆناغی ئەوێ بۆ ئیم ئەو گوڵە لەنەوە مەوادەکە خۆی بگرێت کاتە و شکردنەوەی گوڵەکانیش کە بەکارێت بۆ ئەم بابەتی ڕایزنا بە ئەکیدی نابێ وەکو گوڵێکی تر عنی وشک بکرێتەوە کۆمەڵک پرۆسی جیاوازی هەیە. بەڕاستی بۆ ئەوی لە ناو مەوادەکە بمێنێتەوە ئەبێ جێڵ تایبەت بەخۆی هەیە لە ناوی شتێک. ئەگەر گوڵی ئاسایی تریتەکەی بەو جوانیە نامێنێتەوە تا ڕادێک ئەمێنێتەوە بەڵام مودێکی و زەمانێکی کەمی پێچێ گوڵەکە لەوانە تێچە لە ناو مەوادەکەیە. ئەم هەموو شتانە چێداوناوە باسێکێوانم بۆ بکە بۆم لە زەنیانەیە ورووە چی چا بەکارهێنی جوانکاری بۆ بابەتەکە. بەڕاستی هەموو ئەو شتانێکی خۆم حەزی پێەکەم چونکە پێش ئەوەی دەست بم ئیشەشکەم ئیشی تاج و ئەمانەم چنیوە هەر دەست ڕەنگین بووی درستم کردووە. ئیتری ئەو شتانش بۆ ناو مەوادەکە کە حەزی پێەکەم و بەلامەوە سەرنجڕاکێش و جوانە ئەیکردم و دایەنێم ڕەنگەمانە ئاسان دەست بکەی وایە وڵی ئەوانش لێرە دەست ناکەوێت و نییە لێرەیە بەڵام وەکو مەوادەکە لە هەنێک شوێن هەیە مەوادەکە ئەتوانی بەڵام پێم وانییە بە مەوادی دەرەجەیەکەکە هەبێت. گوڵستان خان ئەم بابەتانە هەمان دەسەکەون کە لێرە دادناوە هەنێ لە شتەکان دەسەکەی و نقی مزەنگیانەوەوانە لێرە دەسەکەی بەڵام وەکو بابەتەکانی جوانکاری کە لە ناو ڕایزنە بەکاری ئەهێنم لە مادی ئیپۆکسەکەیە هەنێکی لێرە دەست ناکەوێت من لە دەرەوە هێناومە بەشوازێ باشە چی لێ دروست ئەکرێ بۆ نەتەبڵکمان بینی ساعتمان بینی کە دادناوە لە ماڵکی خۆتە بەڵام چیتری ئەتوانی لێ دروستکەی مێز تەپڵە کاتژمێر و سینی قاپی چکولێت هەر شتێک ینی کە تۆ ئەکسسوارات بوون بەڵێ بەڵێ ئەکسسواراتیش ئەتوانم بە گوڵی سروشتی دروستی کەم خۆ دانێکت هەڵبژاردۆ زیاتر تیا قاڵبیتەوە. ڕاستی من ئیشەکانم ئیشی گەورەیە حەزیشم بە ئیشی بچووک نییە و کەمیش ئیشی بچووک وەرەگرەی لە بەرەوەی ئیزعاشترە با بڵێ نەوەڵا ئیشە گەورەکان زۆرتری ئەوێ بەڵام لە بەرەوەی خولیایەکی زۆرم بۆ ئیشە هەیە حەزەکەم 24 کاتژمێرەکەم لە ژووری مەوادی ئیپۆکسەکەیە بوو. گوڵستان خان بەتەمای لە داهاتوە چۆن پەرە بەکارەکەت بێ ئەم کاری ڕایزن ئینشاء الله لە داهاتووە بەتەمام زیاتر پەرەی پێبم و ئەگەر بواری ئەوم بۆ بڕەخسێت شوێنێکی تایبەت بەخۆم هەبێت و کۆمەڵێک گەنجیش لەگەڵ خۆما سونمن بە لە کارەکە و بیرێنم کەس فێر نەکرد تا ئێستا هەر کچەکەی خۆم فێرمینەخان زۆر ئەمیش هەموو شتێکنا لە ڕاستیە لە بەرەوە مەوادەکە خۆی مەترسی هەیە بە تایبەتی بۆ سەر مناڵ و کەسە بەتەمانەکان و کەسانش کە کۆمەڵی ئەو نەخۆشی خوددەوڕە بۆ ئەمانیان هەیە بەڵام بەگشتی
هەنێک لە شتەکانم فێر کردووە. دەستەکانە خۆش بێ پرسیارمان زۆرە بەڵام شوێنەکەش یانی بۆم نەبە پێوەنەوەستین و شوێنەکەش بچووکە ئەمڕکەیە کۆتایی پێهێنین پێچۆنە دواتر بێکە و درێژە گفتوگۆکارمانەی دەستە خۆش بێ سپاس. چوارچێوەی دیوارەکان بێنە دەرەوە گەڕانێکین و باسێکی ئەزمموی کاری توێژەرەکەتم بۆ بکەیت. من نزیک ساڵێک لە کارباری کۆمەڵایەتی ئیشم کردووە و وەکو توێژە لە خانەی پێسەپەرشتان بووم 0 بۆ 4 ساڵ مودەیەکیش وەکو بەڕێوەبەری دانگێک کارم کردووە. یعنی زیاتر ئەزمموی لەگەڵ مناڵە بۆ بەڵێ باشە ینی هەمیشە ئەوترێ لە ناو خانەی چاودێری کۆمەڵایەتیە و بە تایبەتیش خانەی بێسەرپەرشتانە کۆمەڵک چیرۆکی زۆر هەیە کە ناخۆشە ینی کاریگەری لەسەرەوە کەسانەش دروستەکە کە کاری تیاکەن. حەزەکەم ئەمە ڕەبت بکەمەوە بۆی کە هەم بەسەرهاتی خۆشی ژیانیان کارە باز بکەی و هەمیش بەسەرهاتی ناخۆشەکە ڕوویا بێت. لە ڕاستیە وەکو بەسەرهاتی ناخۆش لەو مودەی کە من کارم کردووە هەرچەنە زۆربەی بەسەرهاتی ناخۆشە ئەو مناڵانەی کە بۆمانیەت ئیشی لەسەرەکەین هەنێک مناڵ بوو هیدایک و باوکێ بوو حەز ناکەم ئاماژە بە ناوەکانیان کە نەهی خوان نە هیدایک و باوکیان کەم کە هاتن بۆ دایانگە بۆ لای ئێمە دایکەکە لەلایەن باوکە کۆتون دیشی بەرامبەر کرابوو تا ئەو قۆناغی کە دایکەکە وەکو مردووی لێبێت بەڵام ئیتر خی گەورە تەمەنی پێیەوە نەمرد دایکەکە مناڵەکان لای ئێمە بوون دوای ئەوە مودەیەکی بەسەرا ڕۆیشت دایکەکە سواز بەخوا کەوتەوە سەر بەڵێ کەوتەوە سەر پێی خۆی و تا ڕادێک ئەیتوانی بڕوە ئەو کاتە کە من لەوێ بووم باوکەکە هات باوکەکە دووجار خەدری لە مناڵەکان کرد لە کاتێکا یەکەم جارکە خەدری لە مناڵەکان کرد مناڵەکەی ویست بوو مناڵەکەی بفرۆشێ یعنی مناڵ لە ساوەکانی بفرۆشێت بەڵێ یەکەم جار ینی دایکەکەی ڕازی کردبوو کە مناڵەکەی بفرۆشێ بەڵام دوای ئەوە دایک خۆت ئەزانی دایک ینی دڵی دایک زۆر جیاوازە دوای ئەوە دایکەکە پەشیمان بوو بۆلەوە چوو داوای مناڵەکەی کردبوو ئەو ماڵی کە مناڵەکان وەرگرتە بوو ئەوتویان مادام دایکەکەی ڕازنیە مناڵەکان پێیا بوو باوکەکەژە لەسەر ئەمە توشی بەرامبەر دایکەکەی کردبوو بەم شێوازە لێ یابوو ینی مەبەستم هەر لەسەر تا لەسەر ئەو شتە بووە کە دایکەکە ینی چۆن بڵێ ناڕازی بوو لەسەر ئەمە لێ یابوو کە لێ یابوو دایکەکە بەم شێوازەی لێ هاتەبوو دوای مودەیەکی زۆر دایکەکە کە هەستایەوە مناڵەکان لای ئێمە بوون باوکەکەی بانگی مناڵەکانی هات بۆ لای ئێمە بانگی مناڵەکانی کرد کە مناڵەکانی ببینێ بۆ خانە سەردانی بڵێ هاو بووی مناڵەکانی بینێ کە هاو بۆ لای مناڵەکانی لە بەرچای مناڵەکانی خۆی کوشت ینی دووجار توندیژی بەرامبەر بە مناڵەکانی کرد لەو دوای ئەوەی کە لە خانە بوون منداڵەکان هاتەوە سەردانی ئەمکە بەڵام لە بەرچای منداڵەکانە خۆی کوشت بڵێ باشانیوە ئێوە لەو کاتەیە باردۆخی دەرونی خۆتان ئەو منداڵان بەڕاستی ئێمە خۆمان وەکو توێژەرێک کە باردۆخی دەرونیمان ئاوا بێ ئەبێ مناڵەکانی چۆن بن ئەبێت تا چەندی تر ئەویان پێوە دیار بێ بەڕاستی زۆر ناخۆش بوو زۆر مەئەسات بوو بە هەموو تەمەنم بیرم ناچێتەوە و زۆر ڕووداوی تری ناخۆشیش بەڕاستی زۆر ناخۆش باشە چ پامێکت هەیە بۆ ئەو کەسانی کە بۆن کێشەیەکیان هەیە ینی منداڵ لەو نێوەندەدا تاوانی چیەکە بێتە قوربانی بەڕاستی من ئەڵێم ئەبێ هەردوو لە هەم دایکەکە هەم باوکەکە ڕێککەوتن هەبێ لە بینیانە لە دەرەنجامە بەڕاستی نەدایک نەباوک هیچ هین نابێت تەنها ئەوەی زەرمەنە لەو بینە مناڵە زەرمەنی یەکەم مناڵەکە بێت باشە ئەی ڕووداوی خۆش هیچ ڕووداوی خۆشێ وڵی هەر لە ناخۆشەکان ناوسێ وەکو ڕووداوی خۆش وەکو لە ناوخانە ڕووداوی خۆش نەبینیوە لەو سەردەمە لەو کاتێک کە من لەوە ئیشم کردووە بەڵام لە مودەی توێژەریمە
من مناڵەکانم سێ مناڵم هەیە خوانێ بڕە بەس ئەو کاتە من هەر مینا و بارانم هەبوو 1 ساڵان و 2 ساڵان بوون لە ماڵۆ لای باوکیان بوون کە باوکیان داوامی تەواو بوو هاتبووە بۆ ماڵەوە مناڵەکانی هێنابووە لە ماڵەوە بخۆیان باوکی تر ئەوەنە هیلاک بووە خەوی لێکەوتووە لە کاتی خەوەکە مناڵەکانیش سڵێ شەکر لە تاکەکە بووە چون شەکرەکان هێناوە ئیتر بۆ خۆیان جادەیان پێ دروست کردووە ئیتر هاوسەرگەوتی لە پڕێکە شتێک هات بەسەرمەوەم زانیوە باران و شتەبارێ کە چاوم کردێتەوە شەکرەکە بووە بەسەریا ڕژا بەسەر ئەویشیان ناکردو یعنی هەرچی قژی خۆیان ماڵەکەیە هەموو شتێکیان کردو بە شەکرە ئەی دوای کات تۆ کاردانەوە چی بوو بەڕاستی کاتمە ماڵەوە لە ڕێگا هاوسەرەکە ویست مناڵەکان بێن بە پێشەوتی با لە دواوە بن کە گەشتینە ماڵەوتی ئەچمە لای دایک باوکم سەرێکی ئەوان دەدا ینی ڕای کرد لە دەستم ڕۆی بەسەڵەن توێژەری کۆمەڵایەتی ئەوێ زۆر مامەڵەکردن لەگەڵیان ناخۆشوێ وایە ئەمە ڕەنگ نیاوەتەوە لە ژیان تا ینی بۆ منە باشتر ڕوبەڕووی کێشەکانی ژیان تەبییتەوە ئەکید ینی ئەمە بۆ هەردوو لامان زۆر هینە هەم بۆ هاوسەرەکەشم کە خۆی قانونی تەواو کرد هەم خۆشمەک و توێژەرێت بەڵام ئیتر کە هاوسەرەکەم ڕۆیش لە ماڵ خۆماتمەوە مناڵچی و ئیتر باشە ینی هاوسەرەکەم تێگەیشت لە من لەو کاتێک کە من زۆر تووڕم ماڵەکەی جێشت و دوایاتە منی چم پێ نەماوە خۆی دەستەکانە خۆش بێ زۆر زۆر ئێمە زیاتر درێژە بەنامەکە ناین حەزەکەم کۆتا پەیامت بگەینی بۆ خانمان ئەگەر بیانەوێ لە هەر بوارێکا کار بکەن پامە چیە بۆیان چۆن دەست پێ بکەن ئەو ڕێگریانیەتە بەردەمیان چۆن بەرەنگاری بنەوە لە ڕاستیا ئێمە هەر یەکێکمان ڕۆگەزی بەرامبەرش لەوانەیە کە کارێک دەست پێەکەین لە سەرەتایە کۆمەڵێ کێشە و مەشاکیل ڕوبەڕوومان بێتەوە بەڵام لە ئەنجامە خۆڕاگریت ئەدگێنێتە لوتکە پێم وایە لەوانەیە من لە مودەی ئیشکردنمە چەندین جار ئیشێکم دروست کرد بێ جاری وایە لە ماوەی 10 جار دروستم کردو لام بردۆتەوە لەو نێوەندا هەم زەرەری مادیت کردووە هەم معنەوی ینی جەستەی خۆت هیچ ئەمانە ئەگەری هەیە بەڵێ جاری وایە یان بیرۆکەیەک لەوانەیە لە یەکی شەو بۆم هاتبێ هەستاوم ڕێک کێشاومە بۆی بەیانی بیرم نەچێتەوە ینی هیلاکی قوربانی دانیەوێ بەخۆت بەڵێ بە ئەکید بە تایبەتی تۆ دایک بی هاوسەر بی و خانمێکی ماڵ بەڕێکیت ئەوێت دەستەکانە خۆش بێ خۆشەویستان بەم شێوازە بەرنامەی ئەمجارەی ئاژینیشمان پێشکەشکردن هەتا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان